ئەمڕۆ باز لە گروپێک یان فێرگەیەکی تایبەتی شاری سلێمانی دەکەین کە چەندین ساڵت دامەزراوە بە شێوەیەکی زۆر زانستی و ئەکادمی خزمەت بە مناڵان دەکا لە بواری هونەردا. ئەویش فێرگەی نامدار قەرەداخی کە لە ساڵی 2007ەوە دامەزراوە. بە خۆشحاڵیەوە لەو ساڵەوە توانیوێتی چەندینەوە پێ بگەێنێ لە بواری هونەردا. مامۆستا بەخێر هاتی، خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ ئەم گروپە جوانە تا لێرە ئێمەتان گەورە کرد. ئەگەر تیشی بخەینە سەر کار و چالاکیەکانتان زیاتر لە ماوەی ئەو چەند ساڵێک کە دامەزراون چۆن کارەکانتان کردەوە؟ وەڵا ئێمە زیاتر فێرگەیەکی فێربوونی مۆسیقاین کە بە شێوەیەکی زانستی هونەری سەردەمیانە فێری مۆسیقایانەکەین، فێری هونەریانەکەین، بەڵام گرنگیەکی زۆر زۆرین بە لایەنە پەروەردەیەەکە بە مرۆڤبوون بە خۆشەویستی بە گیانی برایەتی و دراوسێتی و بەها جوانەکان بەگشتی ئەمە گرنگی زۆری پێین. باشە مامۆستا نامدار، ئەگەر بینە سەر بیرۆکەی سەرەتای دامەزراندنی ئەم گروپ با دواتر یەنە سەرەوەی کە چۆنی کارەکان چۆنی کار لەگەڵ مناڵانەکەی لە بواری ئەوەی کە بە شێوەیەکی زانستی و ئەکادمی فێریان بکەیت، چۆن بیرۆکەکەت بۆ هات؟ بیرۆکەکە زیاتر کاتێ من 34 ساڵ لە نامۆیی و لە دەروی وڵات ئەژیام لە ساڵی کۆتایی 2016 هەستم کرد کە وڵاتەکەم نیشتیمانەکەم لە قەیرانێکی زۆر گەورەیە و لای من قەیرانەکە قەیرانێکی ئابووری نەبوو، قەیرانێکی سیاسی نەبوو، قەیرانی نەمانی خۆشەویستی بوو، بەها جوانەکان بوو، نەمانی خەندە بوو. بۆیە بە فەرمانی خۆم زانی کە ئەگەشتێکی زۆر کەمیش ئەزانم بگەڕێمەوە ئێستا وڵاتەکەم پێویستی بە منە نەک دەرەوەی وڵات. بۆیە گەڕامەوە لە ڕێگەی مۆسیقاوە هەوڵما مناڵان و گەنجان و دایک و باوکانیشیان کۆکەمەوە بۆی هیچ نوێ بەلای کەمەوە لە ڕێگەی هونەرەوە کۆیان کەینەوە و خۆشەویستی و بەها جوانەکان زیینوکەینەوە و کۆبنەوەی دروستکەین خەندە بخێنەوە سەر لێی خۆمان. زۆر باشش. ئەو مناڵانەی کە یەنە لای تۆ ئێستا گروپەکەتان گروپێکی گەورەیە، ژمارەی خۆی لە چەنە ئابینێتەوە و چۆنی تۆ هەڵیانە بژێری هەست دەکەی کە ئەمە بڵێ پێویستە تۆ هەڵی بژێریت و کای لەگەڵا بکەی لە ڕوانگەی هونەرەوە؟ منا هەڵ نابژێرم، هەج مناڵی لە تەمەنی 7 ساڵ و نیوە تقریبن بۆ 18 ساڵ ئێمە وەریەگرین و هیچ هەڵبژاردنی لای ئێمە نییە مناڵەکە و خۆت پەروەردەیەکەیت. ئێمە بەس بیان و ئێمە پەروەردەیانکەین لە ڕووی هونەری و لە ڕووی پەروەردەیەوە بۆ ئێمە گرنگە و ئەم فێرگەیە بۆ بە ماڵێک بۆ هەمووان نەگوک هەر فێرگەیەکی مۆسیقا گرنگەوەی من لەم فێرگەیە کۆبینەوە کاری هونەری و کاری پەروەردەیی ئەەکەین و توانیمانە هەموو ئەمانە بکەین بە هاوڕێ یەکتری و خۆشەویستی بەخشن بە یەکتری و کاری جواری هونەری بکەن کە کاریان هەبێ لەسەر کۆمەلگاکە. ئێوە ساڵانە چەندین کۆنسەرتیش ئەنجام ئەدەن تا لە چەند شوێنی هەرێمی کوردستان کۆنسەرتان؟ ئێمە توانیمانە لە هەموو شارەکانی کوردستان کۆنسەرتی گەورە پێشکەش بکەین و لە شاری سلێمانی دەیان کۆنسەرتمان کردو چونتە شارچکەکانیش بۆ نمونە لە چەمچەماڵ لە دەربەنیخان لە قەراش ینی شارەکانی دیکە لایە فێریان بکەیت یان هەر لە سنووری پارێزگای سلێمانی؟ ئەوانەیەن بۆ لای ئێمە زیاتر لە سنووری پارێزگای سلێمانی چکە لە شوێنەکانی کۆبێن بۆ ئەوان زۆر دوورە و زەحمەتە گەیاندنیان. بەڵێ کاتێککە دەستمان پێکرد بە زۆربیانتەوت پێ بکەن خەندە بکەن، ئەمەژێکێکە لە ئامانجەکانی تۆ کە دڵخۆش بن مناڵەکان. بێگومان ینی هەستکردن بە خۆشی و لە ژیان و هاوکاری ئەمانە مرۆڤ بوون، ئەمانە لە زانست گرنگترن بۆ ئێمە لە هونەرەکە خۆی گرنگترن، هەرچەند هونەرەکە خۆی ئەم ئیشەیەەکە بەڵام ئێمە زیاتر گرنگیمان پیاوە. زۆر باشە مامۆستا قسە لەسەر بواری پەروەردەیەکە شەکەین، بەڵام پێم باشە سەرتا مادەم ئەم مناڵە جوانە ئەم لە گروپەکەت هاتوون بەرهەمێکمان پێشکەش بکەن بۆی بینەرانیش بزانن کە مناڵان کە لە لای ئێوەن چی فێر بوون. زۆر چاکە ئێستا گۆرانی دایک پێشکەشەکەین کە لە ئاوازی برای هونەرمەند مامۆستا برایم سابیرە. فەرموو.
ڕۆژەوە ڕەوشتی بەرز و ڕاستی فێرکردم بە شیری پاکی خۆی گۆشی کردم منیش هەمان ڕێی تاقی ئەو ئەگرم هەورازی پاکی و گوڵسۆزی ئەبڕم خۆشەوێ هێندەی چاوانم هێزی لێیەگرم داماوە ژیانم بەڵکەم خۆشەوێ هێندەی چاوانم هێزی لێیەگرم داماوە ژیانم دەستەکانتان خۆش مامۆستاگەر بێنەوە سەر هەڵبژاردننی ئامێرەکان بۆ مناڵان چۆنی کاری لەسەرەکەی مناڵەکان خۆیان ئامێرەکانە هەڵبژێرنیان تۆ بۆیان دیارەکەی کە ئەمە بۆ ئەوان باشترە کەیەن بۆ فێرگەی ئێمە ئامێرەکانیان هەموو پیشانەین ئەوانەی کە بەردەستە و بۆیان شەرحەکەین بەڵام لای ئێمە گرنگترین شت ئەوەیە کە مناڵەکە خۆی ئارەزوی چیە ئەوە هەڵبژێرێن نەک دایک و باوکی کە زۆشتی وا ڕوویاوە لای ئێمە و دوایی چاکمان کردوێتەوە دایکەکە یان باوکەکە خۆی حەزی لە کەمان بۆ نمونە لە مناڵیات دەستی نەکەوتۆ بۆی نەڕەخساوە ئەتر حەزەکان مناڵەکەشی فێری و ئامێرە بێت بەس لای ئێمە نە مناڵەکە ئارەزوو ڕەغبەتی حەزی لە چیە پاژەوەی کە معلوماتی باش وەرەگە لەسەر ئامێرەکان ئەوە گرنگە ئەوە هەڵبژێرێت باشە فێرگەکەی ئێوە جگە لە بابەتی فێرکردن لە ڕوانگەی پەروەردەشەوە کارەکە چۆنی ئەو کاراکەنەوە تیشکە خەنە سەر چیەوە زیاتر تیشکە خینە سەر مرۆڤ بوون پێش هەموو شتێک کە مناڵێک یە بۆ لای ئێمە پێش هەموو شتێک زۆر گرنگە ئێمە هەستێکی بینێ کە ئەمە وەکو ماڵی خۆیەتی و ڕێزی هەیە قسەی ئەخوات جێ لێ ئەگیرێت خۆشەویستی پێشکەشەکرێت کاتێک کە مامۆستا و فێرگە مناڵەکەی خۆشویست و ئەم هەستەی لا دروست بوو ئۆتۆماتیک مناڵەکەش مامۆستا و فێرگی لا خۆشە بێت کە ئەم خۆشەویستی لە بینی مامۆستا و فێرخوازە دروست بوو ئێتە پرۆسی فێربوون زۆر بە باشی زۆر بە خێرایش بەڕێوە ئەچێت لەبەرەوە مەسلەی خۆشەویستی و ئارامی و گرنگی پێدان و هەستکردن کە ئەبیش هەیە و مرۆڤە و واتە ئێوە لە پەنا فێرکردنە بە تایبەتی بۆ هونەر بۆ گۆرانی بۆ میوزیک ئامانجێکی دیکەشتانەیە پەروەردەیە و پەروەردەش زۆر بە باشێتوانێت لە ڕوانگەی هونەرۆک یعنی هونەر ببێتە سەرچاوەیەک بۆی پەروەردەش کاریگەری خۆی لەسەر مناڵەکان بەجێ بێڵێت جگە لە مناڵەکانەوە کاریگەریشتانە سەر خانەوادەکانیان هەیە چۆنی و کارا ئەکەن و بۆ چ ئامانجێ تۆتەوێ هەر مناڵێکێت دایکباوکەکەشی بەشدار بێ لە کارەکانیدا کاتێک کە مناڵەکانیان ئەوەی کە دایک و باوک و کە سوکاریان توانە بێت لە فێرگە بمێننەوە مەبەستمان زۆرە لەمە مەبەست زۆرە لەم داوای ئێمە ئەوەی یەکەم کە مناڵەکە وەکو مەرجیش دیاریتان کردووە وەکو مەرجێک ئەوەی کە بگونجێ بۆیان ئەوانەی کە ناگونجێت ئەوە ناتوان و نایەن بەس کاتێکە گونجا بۆیان مەرجێکە و ئەبێ ئامادە بن کاتێ مناڵ هەستەکە دایک و باوکی لە فێرگێ و ئەم لە ژووری تەنیشتێتی و ئاگایان لە یەکتریە هەست بە ئامانەتێکی زیاترەکە دایک و باوکەکەش هەست بە خۆشیەک و ئامانەتێک و تێگەشتنیکی زیاتری هەیە کە چۆن مناڵەکەی پەروەردەکرێت چۆن فێری مۆسیقا بێ لە پشۆکانی دەوانەکانە یەکتری ئەبینەوە دایک و باوکەکان خزمەتی مناڵەکانەکەن شەربەت و شتی گەنمە شامیە بێ پسکیتێ بێ خواردنێ بێ بۆیان حازرەکەن هەر دروستکردنەوەی زنجیرێک پەیوەندیە لە نێوان ئەو ناوەندانەی فێرکردنن لەگەڵ خێزانەکان بۆی کۆنتاکتێکی زیاتر هەبێ لە نێوانیانە خێزانەکانش کە لەوێ دائنیشن مەجبورن کە پێکەوە بکەونە گفتوگۆ لای ئێمەش گفتوگۆ تەنها بۆیان نیە مۆبایلەکانیان بەکاربێن و خەریکی ئیش بن لەگەڵ مۆبایلەکانیانە
و بۆیانە هەندێک باسی تر بکەن ئیلا باسی پەروەردە و کۆمەڵایەتیمان نەبێ مەجبورە کەوتە گفتوگۆ لەگەڵ یەکە ئیسفادە زۆر لێگەکەن ناحی کۆمەڵایەتی پەروەردەی مناڵەوە و ئەبن بە هاوڕێ یەکتری زیاتر لە یەکتی تێگەشتن وای لە تۆ دایک و باوکەکان لە ڕێگەی فێرگەوە کە لەو پێش یەکتریان نەناسیوە بوون بە هاوڕێی نزیکی یەک ئیستا هاتوچەیەکەکەن پێکەوە سەفەرەکەن ئەچنە باخی یەکتری ئەمە شەرە و خاڵە گرنگەیە کە ئێمەمانەوێت کاریگەری لە ناو کۆمەڵگایە بەجێ بەڵین تەنها بە مناڵەکان ناکرێمە بە خانەوادەکانیش دەکرێت کە پێویستە خانەوادەکان ڕۆڵ و کاریگەریان هەبێت. بەڵێ دایک و باوکان ڕۆڵی تاویان هەیە لە هەموو کۆنسێرتەکانمانە لە سەیرانەکانمانە هەموو کارێک حتا کۆرسی گۆرانی وتن زۆربەی کارەکان هەر هەموو کارەکان زۆر دایک و باوکان پێ هەڵەسن. باشە هیچ کاتێکە بۆ یان دایک و باوکێک بزانی خولیایەکی هونەریە بەشداری گروپەکەی پێ بکەیت؟ بەڵێ زۆر ڕوویاوە وای لێ هاتوو ئێستا چەند دایک و باوکێک هەیە لە فێرگا لە کۆنسێرتە گەورەکانمانە لە تەلەڤیزیۆنە بەشدارین وەکو گۆرانی بێژێک یان وەکو کۆرس یان وەکو خزمەتکارێک ینی ئێستا بە تاوەتی فێرگە بۆ بە ماڵێک پێڵن ماڵی هەمووان. زۆر باشە ماڵ ساگەر گوێمان لە بەرهەمێکی دیکەی بە تایبەتی ئەگەر میوزیک بێ زۆر باشترە. پارچە مۆسیقایەک مەسێت بەڵێ سەش پارچەی مۆسیقا بە ناوی چەمی ڕێزان لە دانانی حەسەنی نەی کە بە باڵەبانێکی بچووکۆ ئەم مۆسیقا گەورە عەزیمەی دانا و ئێستاش ئەمانە پێشکەشیەکەن فەرموون. دەستەکانتان خۆش بێت مامۆستا بۆچی هەمویان کوڕن کچەکان کوان وڵایی گلەیەکەش با من لە تۆ بکەم و لە ستۆریەکەتان ئیمکانی ستۆریەکەتان گلەی لەسەر و ئێوە بکەم کە ئێستا ژمارەیەکی باش هاتوون بەڵام با کچێکی تیا بووە بەڵێ لەبەر ئەوەی یەکەم ئێمە 4 ئۆرکێسترمان هەیە و
تەڵەبەکەی ئێوە چەند ڕۆژێک لەمەوە پێش بووە و لە کاتێکی شاکە فێرگە 4 ڕۆژ داخرا بۆ هین ڕاستە خۆشتان ناساکۆن بەس پێم خۆش بوویکێ لەوانەی کە هاتوون کچ بوونایە وڵا کچی تیا بوو یەکێ لەوانە کچ بوو کە هەڵبژێرا بوو چکە شتەکە زۆر سەریع کرا ئەوەش تەندروستیم تاوە نەبوو تەلەفۆنم بۆ کردن وتم مەیە کیبۆردەکەشمان هەر بە احتیاط هێنا باش و شوێنێکتان بۆ کردەوە لێرە گلەکە لە خۆتان زیاتر پەیامەکە بگەنین پەیامەکەی کە فێرگەی نامدار چۆن لە ڕوانگەی بابەتی ئەدەبیات بابەتی پەروەردە بابەتی هوەری بابەتی کللتوریەوە کار دەکات بەڵام پێم خۆش بووی کە لەو کەسانەی کە لێسە بەشدا لەو مناڵانە کچبوونە بۆی بزانین لەناو ئەم گروپە جوانەی کەەوە دروستان کردووە خانمی شەیەوەکو خۆشت دوت و دایک و باوکانیش بەشێکن لە کارەکانی ئێوە کە بەشێکیشان گۆرانی ئەڵێن باشە مامۆستاگیان ئەگەر بینەوە سەد پرسیارێکی دیکە لە ڕوانگەی ئەوەی کە ئێوە بە شێوەیەکی پەروەردەی و تێکارەکەین و جگە لە خۆشتان چەندین کەزۆ کوڕایەنە لە ناو گروپەکەیە کارەکە بۆەوەی کە مناڵان هۆشیاریان بنێ بە تایبەتی لە ڕوانگی بەکارنێنانی بابەتە تەکنەلۆژیەکان و کاریگەری لەسەر مناڵان ئەوە چۆن کارەکات ئێمە زۆر کەڕەت لە پشۆکانە و جاری واشە لە کاتێکا کە لەو پەڕی وانە حازرکردنین و مادە حازرکردنین کە شتێک ڕۆیەک سەر دەرزەکە وەستینەکەین بە ناحێ پەروەردەیەەکە گرنگێکی زۆرمان ناوە بە پەروەردەیەەکە بۆ نمونە ناحەی بەکارهێنانی عالەمی دیجیتال موبایل کە ئێمە کاریگەریمان لەسەریانە تیان ئەگەێنین سپۆرمان بۆ هێناون لە هەموو ڕووەکان و خەو خۆراک موبایل لە کاتێکا فێرگەی و فێرگەیەکی میوزیکە بەڵام لەو ڕوانگەشەوە کارەکات بەڵێ بەڵام ئێمە فێرگەکەمان هەر بۆ میوزیک دروست نەبووەکو باسمان کرد ناحێ پەروەردەیەەکە لە ئێمە و مرۆڤبوون لە هەموو شتێک گرنگترە بۆ ئێمە ناحەی خۆشەویستی گەل و نیشتیمان بۆ نمونە کە زۆر لاواز بۆ ئێمانێ زیینیکەینەوە برایەتی خوشکایەتی دراوسێتی یەکێتی هاوکاری ئەمانە ناو فێرگا لە مۆسیقا زیاتر گرنگی پێێرێت لەبەرەوە ئێمە فێرخوازمان هەبووە کە هاتۆ بۆ فێرگە لە کاتی پشووی هاوینە 16 سەعات خەریکی موبایل و عالەمی دیجیتال بۆ پلەیستێشنەکەی بووە وای لێ هاو بەبێ ئەوەی زەخت بکرد سەر هیچ کەسێ بەڕوونکردنەوە پرسیارکردن لە خۆیان وەڵامەکان دەرهێنانیان لە خۆیان وای لیاو ئەم مناڵە هەر پلەیستێشنەکەی فرۆشت و پاش ماوەیەک چوە پۆلی 12 و پلەیەکی زۆر بەرزی بەجیهێنایە بۆ ئێمە ئەم شتانە گرنگترە لە مۆسیقاکە چەند مۆسیقاکە خۆی دەورێکی گرنگی هەیە بۆ ئەمان لە حەقەتا بەڵام ئێمە دوو مشتی زیاتر ماختۆ سەر کە مۆسیقا خۆی مرۆڤ هێورەکاتەوە زیرێکی ئەکا تەندروستیەکە کۆمەڵایەتیەکە هوشیاری ئەکا خۆشەویستی ئەکا شخصیەتی دروستەکە بۆی هەست بە ئەمانە دەکا مۆسیقا ئەمانە خۆی هەمووی ئەکا ئێمەس زیاتر ماختۆتە سەری زۆر باشە لە ڕوانگەی هەڵبژاردننی ئەو گۆرانیانەشیت کە هەڵێ بژێری بۆ مناڵان تا چەندە کار لەسەر ئەو ڕوانگانەکە کە تۆ بە ئامانج ئەم گروپۆ پێ دروست کردووە ئێمە لە مناڵ ئەگەر لای ئێمە مناڵ ئەبێ گۆرانی مناڵانە بڵێت ئێمە زەدی ئەوەین کە مناڵ بۆ کۆنسرتێک بۆ تەلەڤیزیۆن بۆ ئەمانە گۆرانی گەورە بڵێتەوە مناڵ ئەبێ حەقی مناڵی بێتی و وەکو مناڵێکیش پەروەردەی بکەیت بۆیە لای ئێمە گۆرانەکان کە مناڵێن گۆرانێکی مناڵانە یان نیشتیمانپەروی و کۆمەڵایەتیە بەس ئێمە هاتوین گۆرانی بێژی گەورەمان بۆ هێناون گۆرانی بێژە گەورەکانی شارەکەمان و وڵاتەکەمان بۆ هێناون مناڵەکان مۆسیقایان بۆلیان و ئەوان گۆرانی ئەڵێن هەموو ئەم گۆرانیانش ڕەسەنایەتین گۆرانی ڕەسەنی میلۆدی ڕەسەنی ئەیانخێنە ناومێشکیانەوە وایان لات و ئێستا مناڵەکانمان خۆیان داواکەن گۆرانی ڕەسەنمان فێرکەن خۆیان گۆرانی هەڵەبژێرن و ئامادەی ئەەکەن کە لەوە پێشبێژەوەی ئەم مناڵان بنە فێرکە زۆربەی هەرە زۆریان هەر گویان لە مۆسیقای کوردی نەگرتووە دایک و باوکیان ئەگەر گۆرانی کوردی شتیوایان لێبێ تیانە بابەگیان دایگیان ئەمە چێت خوا بیخەنە سەر فڵان گۆرانی ئەوروپی یان تورکی یان عەرەبی یان فارسی بۆ نمونە ئێستا مناڵەکانمان بەرەو ئەوە ڕۆیشتون ئەمە دڵخۆشکەرێکی زۆر گەورەیە بۆ ئێمە ئەمە ئازایەتەکەشی هەر بۆ من ناگەڕێتەوە بۆ دایک و باوکانی ژەگەڕێتەوە کە بەڕاستی تەواو داغڵن لە ناو پرۆسەی فێربوون لە فێرگەکەمانە باشە کاتێ و گۆرانیانی کە خۆت وتێ هەڵیە بژەی بە تایبەتی گۆرانی فۆلکلۆرەکان خۆت مێژووکەیان بۆ گێڕیتەوە بۆیان باسەکەیم گۆرانی لە کێواتۆ کێ و توێتی ئاوازەکەی چۆن دانراوە
بێگومان ئەمیان بۆ باز دەکەین و بە تەفسیل ئەوەی کە خۆمان لێزین بۆیان باز دەکەین ڕێنمایان ئین کە بچنە یوتیوبەوە بچنە ناوعالەمی دیجیتالەوە بە دوایە بگەڕێن خۆیان و خۆیان ئێستا بە تایبەتی ئۆرکێستریە گەشتنە مستەوایە کە خۆیان گۆرانی هەڵبژێن خۆیان دابشکردنی مۆسیقای بۆکەن هارمۆنیاتی بۆدا ئەنێن خۆیان فێری ئەویانەکەین کە چۆن قیادەی مۆسیقا بکەن سەمەرحەلێکی باشیان باگراوندێکی باشیشیانەیە لە ڕوانگەی مێژوویەوە هەوڵی ئەومان ناوەنی بتوانین ئەوە لەو ڕووی تێوەڕی و مێژووی کاریان لەگەڵا بکەین. زۆر باشە. ئەم گۆرانی تر کە بۆت ئامادەکردن ئەویش گۆرانێکی فۆلکلۆرە یان هەر گۆرانێکی مناڵە؟ ئەمەش گۆرانێکی مناڵانە بەڵام گۆرانێکی مناڵان بە شێوازێکی تازە تەواو. خۆی گۆرانی مناڵان چەند شێوازێکی هەیە لە ڕاستیە. ئەوەیە کە گەورە مۆسیقای بۆ لێ ئەیات و مناڵ گۆرانی مناڵانە ئەڵێت ویان جۆریکە هەیە کە گەورە مۆسیقاکە لێ ئاات و گۆرانەکەش ئەڵێ بۆ مناڵی ئەڵێ. ئێمە هاتوون شێوازی کەشمان داناوە کە مناڵ گۆرانی بۆ گەورە ئەڵێت. ئەم گۆرانیکێکە لەو شێوازە تازەیە کە مناڵ داوا لە گەورەکانەکات ئەڵێ تکایە ئاوا پەروەردەمانکەن. ئەڵێ نەمامین ئێمە ئێوە باخەوان ئەی دایک و باوکو و ئەی گەورەکانمان چۆن پەروەردەکرین وها دێنە بەر پاشە ڕۆژی گەل بەرن بەرەوسەر مناڵ لە ڕێگەی مناڵەوە داوا لە گەورەکانەکەین کە باش پەروەردە بکرێن. ئەمە یەکێکە لەو شێوازە تازەیە. زۆر باشە با گوێمانێ بێت.
دەستەکانتان خۆش بێ و ماندوو نەبن هەر هەبن بۆ ئێمە. مامۆستاگیان دڵخۆش بۆم کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون لەگەڵ ئەم گروپە جوانە. بە هیوایەوەی گروپەکەتان هەر بەردەوام بێ لەسەر ئەو کۆمەڵە ڕێباز و ئامانجەی دروست بووە کە دیارە کاریگەری و ڕۆڵی خۆیە بێ بەتایبەتی لەسەر پەروەردەکردنی مناڵ، لەسەر بابەتی پەروەردە. ئەمانە هەموو کۆمەڵێ بابەتی گرنگن کە کاریگەری و ڕێیشەیان هەیە لەسەر ئاراستەکردنی هەر کۆمەڵگایەک بە ئاراستەیەکی باشتر بۆ نەوەکانی. زۆر سوپاس جارێکی دیکە. سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە هەر دایمە دیار و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ تۆ. سۆڤان منە گەڕێمەوە بۆ لای ئێوە، هیوادارین توانی بێتمان تیشک بخەینە سەر یەکێ لەو گروپانەی کە ڕۆڵ و کاریگەری هەیە بەتایبەتی لە پارێزگای سلەیمانی لەسەر ئاراستەکردنی بابەتە پەروەردەییەکان بەتایبەتی بۆ خێزان و بۆ مناڵەکانیش.